بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار دەرفەتیاین و ئەم ئێوارەیەش لە مانجی پیرۆزی ڕەمەزانە با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە تەمەنایەوە کەین لە خوای پەروەردگارە پاڕێنەوە کە ماندووبوونمان وەکو تەعاد لێ قوبوڵکاوە تەعاتیشمان بخاتە سەر میزانی حەسەنات و میزانی حەسەناتمانی پێ قورس بکە ئینشاءالله و لە ڕۆژی جەزایە و لە ڕۆژی قیامەتە پاداشمان باتەوە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە جیاواز لە ئێوارەکانی دیکە شوێنێکمان هەڵبژاردووە کە ئەندازەیەک جیاوازە هاتوین بۆ منتیقەی سوورچایەتی و لە گوندی ساوا بەرنامەکەین. كان نهاية وكوا بس الله دارش يكون المال أو نزل نازانی وتارەکە چەند ما حاجة حمد أمين السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته بخيري. لەگەڵ ڕەمەزانەتی چۆنی شکر باشی؟ والله زور باش هيك حي بشينيا. ئەوە هیچ ئیشێکی دەکەی؟ هاي شيء من روجي وبخواي. شانت بەخۆڵ بوو وتم بزان توزن سم يشي الرسم كر عشان مجام نمام خاين كنوا عندك او شيء كارم كنا روزه. باشە ئێستا وەختی چییە بژاری دکەی چیخی؟ ولا وقتي طبعا اوي مثلا بيوبسي شيء وقتي شينايا وقتي سي اشاله وقتي وقت بشوره. يعني ڕەمەزان لە کاتێکی پرشوو لە هاتووە؟ أري والله بلي أنا وصار رمضان لكاتي شيء بس رمضان قال خوشة نسر ما تبي نقل ما تبي بنسبة يعني هس فيش شيء هي وارث بعقب بشيلهم يعني قناعتك دل مسخ على الجيل ولا برسينه تا پاشێ خۆ هێن نەکرد بڵێ هیچ ناخۆمە تا پاشێ نا والله باشي باشا كما شخوم لبا برسيني ما مام حاجی تۆ لە ساوا لە دایک بووی؟ أري والله بلي الصاو لە منداڵی و لە ساوای الصاوة لا صاري بانزاو دوا بزانم تمام لوقتي معايدة من دا زام داخل آية جورك ساعتي بنسبة معايدين جي وهنبو پندێکی کوردی هەیە ئەڵێ مردنی میری چاکترە لە ژیانی ئەسیری. مردني ميري باشا لا مردنی میری باشتر لە ژیانی ئەسیری. يخسي يعني ثانية من دەپرسم بزانم تۆ لێکدانەوەت بۆی چۆنە؟ مردني ميري لجاني فقير باشا اخو دەڵێ مردنی میری باشتر لە ژیانی ئەسیری. والله تيناقم توقسي نا والله ئەو پندێکی کوردیە. بري بس ما هو كردي زورنا وهي ما هو كردي لاقي انت باشا روجك اما زوجنا بدو زوجي عاينيا اذا زمان زوربون شي منطقه لا رانيش لكنا مبو جابوا قوتي باسا كم لو بينا انا قلت باسا كتشبرا قلت تيناقي قلت نا ولا كنت بخواتي يعني باسا كبا تيناقم قلت كردي قلت باسي لانتي اما باسي بين تور تور اخي تور لو منطقه شتيجي ترى او كداري بيبر او بيولا داري بيبر بيولا داش دا كثير مثلا يشي بيك داري بيبر سيا بيبر هاي شي برنامج شو بس يعني بيولو داسو مثلا داس جاي هي بيولي هي يعني لو يشبكني دابا اسا وقتي نوجا كاد هن نقري حتى كو داس نوجا قريبه بتاكيد وقتي نوجا جدي دەست خۆش بێخوا خوا لەگەڵ سەرچاوم خوافیز بێخوا
کاک یوسف جان سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. ئەڵێم پشتێنت کردەوە بەێ ئەڵێم فرسەتە بزانم بەو شێوازەی کە ئێوە دەیبەستن بەو گرێگرەیەکە بزانم چۆن دەیبەستن دا بزانم بۆمان ببەستە یەکەم جار یەکەم جار و هەیە ئەیە لایەکیان کورت و لایەکیان درێژ ئەنجابێ لە خوارش بیبەستی وەنیە ئێ پشتێنەکە بێت چەند مەتر بێ وڵای پێبێنێ من 12 مەترە 12 مەتر بەس 12 مەتری مەترم کڕیا کردیتمەوە دوو ئەبێ باریک بێ وانە باریکە دەستم کردیتەوە ئەمە چ شێوازەکە شێوازی چی پیاڵن وڵا شێوازێ سووتیا شێوازێ وانێ شێوازێ مرۆوانیە وانێ وازام ئەلێرە لە چه سوورچی بەولاوە بەرەو بادینان وانە هەموو ئاوای بەستن وانە بەڵا بارزانیش وهاوەستن ڕاستە بەس ئێوە ئێستا بۆ خۆتان وەکو سوورچی شتێکی تایبەتان هەیە مەسەرم پشتێنەکەتان درێژ بێ یا گرێکانی زۆرتر بێ شتێکی تایبەت بە ئێوە هەیە هەموو هەوهاوەستن هەموو ئاوای بەستن ئەمە ئێستا تەواو ئەوە ئێستاوە تەواو بەزە بێ پشتێنەکە زۆر بێگەر بابێ هەرێ وڵاتەبی 6 مەتر بکڕە بیتۆ 12 مەتر ئەو جاهنجی زوان باشە کاک یوسف وەزەم تۆ ماڵت لە شاریەوە نیە ماڵی باوکت ماڵی دایکت لێرەیە وانە با بزانم مانگی چەند جا سەریان لێ دێ وەڵامانژێ تقریبان لەوانێ دوسێت جا ئەوە هەندێک جا زۆر زاتێمە هەندێک زاتێم ئەمن مارە کا لێرانێ دلم هەندێک زاتێمە 5 ڕۆژە لێرام هەندێک زاتێمە 2 ڕۆژە لێرە هەندێک زاتێمە هەندێک جاش تاخیرەوە مەتا ماشەڵڵا دایکت ئافرەتێکی بەڕەحمە حتمما زوو سەری لێدەن وانە زوو تەهێمەوە ڕاستە هەرێوەڵا ئەی با بزان بۆ خۆت ئیش و کارشت چی هەیە ئەمن لە قەزای سۆران ئیشی دەستی دوو ئەەکەین شتێ مارە ئەکڕینەوە فرۆشی باش بابزانم تۆ ناو چییە؟ ووداخان چۆنیت؟ باشی؟ ئەوە شەکرۆکە پێ دەڵێن؟ ئەی تۆ ناوت چییە؟ محەممەد چۆنی؟ ئەوە چێ لە پێتا؟ پۆتینەوە؟ ماشەڵڵا جوانە ئافرین تۆ چۆنی؟ باشی؟ ئەی تۆ پێڵاوەکانت تاکە و تاک لە پێ کردووە؟ ئەوە بۆ؟ حەز لێیە؟ باشە شەکرۆکەی چێڵگرا ئەی تۆ ناوت چییە؟ هانە؟ هانە چۆنیت؟ باشی نەچوویتە مەکتەبێ؟ ئافرین بچۆ دەی ئەی تۆ ناوت چییە؟ ئیسراخان چۆنیت؟ تۆ خۆش گۆڕیەوە وانە؟ دەی ئیسراخان ئەم کچە جوانە چۆنیت؟ باشی؟ چی لەبەر کردیە؟ عەزیە عەزیە جوانە تۆ پێم بڵێ تۆ ماڵتان لێرەیە یا لە شارە؟ لێرەیە ئافرین بۆ تۆ دێ ئەی بۆ تۆ چۆنی سەرماتە؟ سەرمان نییە؟ ئێوە چێ لەبەرت کردووە و چاکەتە؟ دەی باشە دەڵگرێ هوداخان چۆنی؟ باشی؟ لەگەڵ ڕۆژوان چۆنی؟ باشی؟ پێت خۆشە ڕەمەزان هاتووە؟ باشە تۆ جگە لە ڕۆژوکە قورئان دەخوێنی؟ ناوڵە ئەو بۆ کەسی لێ نییە پێتان بڵێ؟ ناوڵە مامۆسای لێ نییە؟ وەڵا لێکی بەس لە مزگەوتە لە مزگەوتە ئەی ڕۆژانە بە چی خەریکی لەگەڵ دایکت دیشتەکەی؟ لەگەڵ دایکمی شەکەمەوە چم بە قوتابخانەش ئافرین لە پۆلی چەندی؟ 6 ماشاءالله ئەی مەکتەبت پێ خۆشە؟ چوانەیەکە زۆر پێ خۆشە؟ ئینگلیزی ئینگلیزی یعنی لە ئینگلیزی یا باشی؟ باش دەست خۆش زۆر باشە ئەی ماشاءالله ئەی تۆ ناوت چییە؟ ناتوانە قسە بکە؟ ماشاءالله بۆ ئەویش هەڵگرە باشە؟ خوا لێ قوبوڵکە یاخوا مامۆستا ئیسحاق السلام علیکم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا ژین یاخۆ بەخێر بێن سەرسەرە. سپاس دەکەم خوا پاداشت باتەوە بۆ وتارەکەش. ڕازی و یاخوا بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین بۆ گوندی ساوە یاخۆ بەخێر بێن سەرسەر و سەر چاوانمان. سپاس دەکەیت مامۆستا با من بپرسم بزانم تۆ گەنجیت هەست بە چی کردووەوە ئاوا لە وتاری ئەم عەسرەتە باسی فیتنەت کرد باسی ئەوەی کە سەردەمێک ئینسانی موسڵمان ئەکەوێتە فتنەوە بێ ئاگای لە خۆی بێ.
والله بەپێی تێڕوانین و فرمودەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم کەوا ئێمە تەماشە کۆمەڵگای مسلمانان ئەەکەین زۆر بەرەو هەردێر و تووشی غەڵەتی و چەوتی بووینە جابۆی بە پێویستم زانی بە تایبەتیش کەوا فرمودەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم پێکاوپێکە لەگەڵ ڕۆژگار کە ئەبینین ئەو شتانێکەوە پێغمبەر صلی الله عليه وسلم باسی کردووە لەو ڕۆژگارێدا زۆربەیان هاتینە جێ و ئینسانی باوەڕدارش لێر بێ ئاگایە بە پێویستم زانی لەوتاری ئەمڕۆ باسی ئەوانە بکەم و مسلمانان لێوشیار کەمەوە هەروەک بچۆن پێغمبەر صلی الله عليه وسلم بەمەی ڕاگەیاندووەمش بە ئەسەر ئەرچی سەرشانی خۆم زانیکەوە بەو شتەی ئەوڕۆ باس بکەم. باش خوای پەڕوحمە باشە ان شاء الله تسبيحك ان شاء الله لا اله الا الله بيك ذكري بيك ان شاء الله ان شاء الله تقصيري ناكن كاكا خوای گەورە ایمان سلامتك ان شاء الله امين تگهم دواميرا ومتا محمد ايه ايه والله تۆ پێم بڵێ بابزانم تۆ هەل لە ساوا لەدایک بووی نا والله برا لە ساوا لەدایک نەبوویمە لە گۆڕزی لەدایک بوویمە لە ئەو گوندی سەرەوە بەێ ئەی چەند ساڵە لە ساوای دەزانی خدای نزانم کوڕێ من نزانم چەند سارە لێمە باش شتێکی کە بپرسیم بابزانم قدیم لێرە بە چی ژیاون چی ئیشێکتان کردووە چ شوولێکتان هەبووە کوڕێ من مام نزانم خوای پەڕوحم بڵۆ خۆ ئەژیاین و لەن ئاماندی بوون هەموو بوون بەس ێزە ئەژیاین لەگەڵ پیاوی خۆ خەریکی ئیشوکارێ بوون زرعات و شینایەتی و بەێ ئەگە پێشن نەکرا لۆ خۆڕوان شتی ماچن بکردوە باشە تۆ پێم بڵێ هاوینان هەر لە ساوا ئەمانەوە یا دەچونە کوێستانە یان لامە ناچوینە تویستانی برە ناوەڵە هەلێرە بووین بەرێرێوەڵە ئەی تۆ پێم بڵێ بابزانم ئیشوکاری ناوماڵ و ئەوانەتان چۆن نەکرد ئەو کاتە دەگەبە لەگەڵ پیاوی پسنە دەرێ و ئیشوکاری دەرێش بکەن و ئیماڵش بکەن هەردوویش نەکردن من دارێ خۆن پێکە کرد و نان و شیوێ خۆ نەکرد و تەگەمرەوە نەخۆشە چووینە دەری چی دیکەنە باش تۆ پێم بڵێ ڕەمەزانی قەدیم چۆن بوو ئەو کاتە بەمەس مەزانی چۆن بوو چۆن هەڵستان لە خەوێ بۆ پارشێوێ اینجا خواردنتان چی بوو ئەی خوای بکردا خسمە دوو ستورکن بکردانان خواردن وەرە ساینە پێوە ما بێمە و ئەستورکان دەگیرا بەێ ئەرێ ئۆلا ئەرێ ئۆلا ستورکردن پاشوار ئەستاینەوە پەڕۆژە بووین هاوینێ پەتەموسە گوێن لێ نەبوو الحەمدولله خوای پەڕوحم بوو باشە ئەگەر ئافرەتێک منداڵی هەبوایە مناڵی بچووکی هەبووە ئەی چی لێ کرد خۆ لە ماڵە بەجێ نایێژە بۆ بیبا بۆ سەر زرعات وشتی لەگەڵ خۆی هەندێکدانتەگە خۆ بن نەگاشیان لە مارێ مندارێک لەکنددانان پەجیان تێژ تەلاچیانەنانە ڕۆیشتن باش ئەو کاتەی بوزوشت نەبوو بەچی ئاوزی سارد و ماستاوی سارد و ئەوشتانە دەکرد بەێ ئەو کاتە کوندە و مەشکە ئەوانە تۆ ببیرت دێ کوندەن هەبوون بەێ ئارێولا کوندەن هەبوون مەشکن هەبوو ئەو شتانن هەبوو وەرێوەلا تۆ ئەو قەدیمەکە کە هاوین دەهات بە ڕۆژوە بوون خەڵک بە ڕۆژوو دەبوو ئەو کاتە ئارێولا پێ ئەبوون ئارێولا پێ ئەبوون ێجا باشە ئیشوکاری و شولێ بکەن ئەی زۆر زەحمەت نەبوو ڕانان ئیشەکرد هەنجینێکە شتات نەڕەحەتیانە کرد دەرێ ئۆلاشیانە کرد مەجبور بوون تۆڵێ هەر ئەو کاتی خۆشتر بوو بۆ ئەو کاتی خۆشتر بوو بە خدایەجا ئەو کاتێ دەرد و بەرانە بوون دەنا هەنووکە گەلک خۆشترا هەنووکە زۆر خۆشە بەس حالە من خۆشە بە دەرد و بەرا دەنەخۆ ئەلحان زروفەکی زۆر خۆشەی پێیس ڕەحەتە کەس ماندی نابی ما چێکەن ناوەڵە کەس پێم بڵێ هەر بەتەمای لە ساوا بمێنی یا ساوا بەجێ بێڵی وڵایەکە پە مردی دەنافکردنەوە نیە پەجبێری نەجا ئەوچی مردشین هەموو کەس جێ خۆ پەزتێری بەێ لێخوای گەورە ئیمان سەلامەتکە لێ ڕازبی گەلک بەخێر بن سەر چاوم تاعات و عیبادەتیش قبول بێ ئینشاءالله تا محەممەد دوعای خێریش بلەوێمە بکە خوای خدا بن پارێزی لە قەزا و بەرا لەن سیبە تاپە دوور بن کاکە هەموو ئەمە تا محەممەد خوا ڕحمێن تۆ پێم بڵێ شۆفێرێکی زۆر چاکی والله الحمد لله حیوانیە باش ئەوە تۆ سارەکەی تا کوێ دەتوانی ببەی والله تا ڕانەکەتە تا یەک جار ناوس تا خەلیفانە وردیە تا خەلیفانت بردیە لەگەڵ بابت بێ وانە بەێ خۆ بەبێ بابت نابێ بچیتە ئەو شوێنە دوورانەوە نیە ناوەڵە باشە ئەگەر ئیشێکی ناو دێتان هەبێ دەتوانی بۆ دایکت یا بۆ نانکت ئیشەکەی ناو دێ بکەی سارەکە بەێ باشە تۆ تەمەنە چەنە کاکە محەممەد 11 سال ینی هێشتا ماوتە بۆ ئەوی کە تەمەنی یاسایی ئەوانەت هەبێ ئیجازە دەربێنی تۆ ئەوها بابزانم لەکەیەوە شۆفێریەکەی والله لە ینی حەساری بووم میوانێ دەستم پێکرا تا کۆرانەکە ینی ئێستا شۆفێرێکی زۆر چاکی الحەمدولله باشە ئەمە جێڕعادیەوە نیە بەێ باشە ئەی جێڕ ئۆتۆماتیک لێ خوڕیوە بەێ
باشە ینی جێر ئۆتۆماتیک بۆ تۆ ئاسانترەوە نیە بەرە ئاسانترە ئەو باشە ئەمە کێشە بۆ دروست ناکەم جێڕادیە وڵی ئەوە خۆشانی باشە تۆ سایقێکی لەسەر خۆی یاخود سەری ئاڕۆیت ناوەڵی هەتا پێم بکری لەسەر خۆڕم چکە سەری ئەی باش نییە وڵا ئافرین ینی تۆ ئەگەر ئاوە بچیتە سەر جادەی قیر لەولا گوندی ساوە ئەوانەوە کە چوویتە سەر جادەی قیر چەندێکە ڕۆی ینی تا چەند کیلۆمەترەکەوت ئەگاتە چەند وڵی ئەزارم کە تا ینی زۆر بەکمی گەیشتە شێست ئانی تا شێستی ڕۆی دەتوێ مادام الحەمدوللا سیاقەتەکەت ئاوایە سەبر بگراوە وردە وردە لەگەڵ بابێت جارجارە سارەکە لێ بخڕۆوانە بەڵام بۆی ئیشەڵا وەخی ئیجازە و بێ بتوانانی ئیجازش دەربێنی ئەی لە مەکتەبێ لە چەندی پێنج باشە مەکتەبت پێ خۆشە باشە ئەی لەگەڵ ڕۆژوا چۆدی وڵی الحەمدوللا ڕۆژی ڕۆژە خۆشن وڵە خۆ ڕۆژ لێ نشکاندیەوەنی هیچ کاکە محەممەد سەرکەوتوبی ئینشاءڵڵا دەی خوا عليكم السلام همان والله بسيطة يعني ما كان جامانت لۆ پێچامەوە ئێستا بەدڵتە بەێ زۆر باشەدان زۆر باشە ئێستا بە کراو جامانەی و لەگەڵ پشتێنی بوومە سوورچی بەێ ئاتەواغا وەرمەگرن بە سوورچی وانە هەموو کەس وەرەگرین بە سوورچی مام تەهاجان بابزانم لێرە لە ئەم گوندی ساوایە مەشغوڵی چیەکەی واللهی عندك هي با باخسە و پا ئەو شانە مژغۆلن پا شیناتی و تۆ خۆت بە چیەوە مەشغوڵی خۆت وەلامیش بە باخسە و شێر و ئەو شتانە لە باخچی چت هەیە مامتا لە هەنجیر و هەنار و ئەو شتانە ئێرە بۆ هەنجیری کووە هەنجیری باشە زۆر هەنجیری باشە ئەی بۆ هەناری ناشی باشە بە سنجیر باشترە لە هەناری ئەی بۆ من نابێنم کە باختان زۆر بێ ینی هەماردانەگەر تەماشە بکێ ئەو هەمووی باخسەیە بەێ هەمووی باخسەیە ئیشەڵا ئەوەندەتان هەنارە بێ بەشی خۆتان وەزانە هەیە بەشی خۆن هەیە بە سنجیرەکە زیاترە بەرەنجیری زیاترە چەندێ مرتاحی چەندێ کەیف خۆشی کە لە گوندی ساواژی وەلای مرتاحم زۆر خۆشە مامتەها بەهار ماشەڵڵا ساوا زۆر جوانە ئەی هاوین وەزاتان کووە خۆی هاوینە گەرمە هاوینە گەرمە دەنێ ئەو فەسلی دینێ کە زۆر خۆشە بە ساوینی گەرمە من لە بەرنمەکە وتم ئەلێرە بۆ ئەولە بادینانە لێرەش بۆ ئەولە سۆرانە ئێوە کەوتونە نێوانی بادینان و سۆران لە بینە بادینان و سۆرانینەوە هەردوو لاینە بەس وازانم لە شێوازی قسەکردن و جلپۆچینتان هەردووکتان تێکەڵ کردووە واتای هەم سۆران و هەم ئیبادینانیش وایە بەێ هەرولاتێکەرن کرد هەروە شیەکەن فەرق پێ ناکەینەما بەێ وتت بەس خەریکی باغداری و هینە چێریشت هەنوانی بەێ سێژەنەتەکە باخسەی ئەوەندانشتە ئێرە بۆ ئاژەڵداری کووە مامتا زۆر باشە لە ئاژەلی باشە باشە و حەویانە باشە و سێر و حەویان باشە دانا لە هیچ شتی دیکە باش نییە لە بەدار و بارەکەی زۆرە قەوی لەوەڕی لێ نایە بەێ ینی ئەو هینە ئەی بۆ حیوانی ورد و ئەوانە مەڕ و بزن و ئەوانەتان لە حەویان ناوەلانی وەلا هەم دەکەیان بەسکمەکەیە دەنێ مەڕنیە مەڕنیە
مەڕ بەخێر ناکەن مەمتەها پندێکی کوردی هەیە با پندەکە وەکو خۆی بڵێم نەوەکو غەڵەتیکەم ئەڵێ مردنی میری باشتر لە ژیانی ئەسیری مردنی میری باشتر لە ژیانی ئەخسیری هیچ مردنی میری ینی ئەڵێ ئەگەر دەسەڵاتدارت بمرێ باشترە وەک لەوەی کە بە ئاسیری لە شوێنێکی دیکە بژی ئێوێ خۆی وەتەوە میری لەوانەیە لێرە بەهین هاتبێ بەوەی کە مشورخۆری شوێنەکەت خۆرەکەت بمرێ باشترە هێشتا وەک لەوەی کە بە یەخسیری بژی ئارێوە لاوێیانێ بمری باشتر مردەکەی خۆشترە نەکا پە یەخسیری بژی باشە تۆ با بزانم تۆ حەزت لە مردنە یا ڕق لە مردنە خۆجا مردن نەوە لە ڕقم لە مردنەوە مردن بڕەکە بەلاشی گەورەیە ئارێوە لە مردن گەورەیە ئینسانەگەر بە ئیمانەوە بمرێ ڕەنگە مردن شتێکی خراپ نەبێ ناوەلاکە پە ئیمانەوە بنێ مردن خۆشەوەنا بۆی ئینسان وا باشە کە تەمەنا ئیمان بکە بڵەخوا ئیمانم هەمیشە سەلامەت کە دوعاجی کوردەواریشە بۆ ئەگەر ئینسان مرد ڕاستەکەی بە ئیمانەوە بمرێ مردنی باشترە ئارێوە لە مردن باشترە پە ئیمانەوە بمری باشە لەگەڵ ڕۆژوان بزانم چۆنی وڵای خۆشە مانگەچە خۆشە ڕەمەزانشی زۆر خۆشە سارە هیچ شول و ینی ئیش و شتیوا دەکەی بەری شەکەین نەرێوەڵە ئیشە تا بەرەبەری نیوڕانای شەکەین دەی بزانم چێ بە ڕۆژوە ئافرین 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 وەرە 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 با خۆی هەڵیگرێ با خۆی هەڵیگرێ خۆت هەڵێگری وەرە دێ ئاوەتە تۆڵت کرد کووە ئەکوایەوە هەڵتان کرد هەڵت کرد باش بزانم تۆ چی لێکە ئێستای خۆی ئێوارە بۆ ئێوارەی خۆیت ئافرین بۆ تۆ ئەی چێتر بە ڕۆژووە تۆ حەزت لە ڕۆژووە باشە پێت خۆشە ڕەمەزاناتیە باشە ڕەمەزانان سەعات چەند دەخەوی شەوان ساعت هەشت یان نە ئەیکەی هەڵدەستی هەفت یان شەش ئەی کە هەستا چی دەکەی دەچم بۆ قوتابخانە ئافرین دیرەچی باشە با بزانم تۆ شەوانەکەی دەخەوی هەشت و نیوە خەوی ئەوە لە کوردەواری هەڵە لەگەڵ مریشکان هەڵە نشی ئەوە ئەی بانیان ساعات چەند هەڵەسی هەفت لەبەر مەکتەبێ وانە ئافرین بەرنامەکەی تۆ زۆر باشە زوو بخەوی و بانیان زوو هەڵسی باشە دەست خۆش سپاسانەکە دەی دەستان خۆش بێت سەلام عەلەیکوم چۆنن دەنگ و باسان شکر باشن خوا ڕۆژ و عیبادەتشتان لێ وەرگرێن ئینشاءڵڵا قبوڵ بێ ئینشاءڵڵا بپرسم بزانم تۆ لە چەندی من 11 وێژەی باشە چۆنە مەکتەبت پێ خۆشە زۆریش باشە ئەی لەگەڵ ڕەمەزانە چۆنی وڵای یەکەم جار زۆر ناخۆش بە زایکەڕە هاتین دەگەن ئەوە یەکەم جارە مەکتەب لە کاتی ڕەمەزانە یەکەم جارە پار لەبە کڕۆناکەی نەبوو بەسەوە سارەکەتە ئێستا ڕاهاتووی بەڵێ ڕاستنی باشە ئەی با بزانم تۆ ئەڵامیش لە 11 وێژەی باشە تۆش یەکەم جارە لە ڕەمەزان و مەکتەب بەیەکەوە بکەی وانە بەڵێ ئەرۆڵامیش یەکەم جار چۆنە ناخۆش بوو وڵی ناخۆش باشە وڵا خۆش باشە با بزانم تۆ ناوت بەخێر ئەڤی خات با بزانم تۆ ڕەمەزانت پێ خۆشە ئەرۆڵە خۆشە زۆر جارە هەبووە مەسەرەن لە کاتی مەکتەبە بە ڕۆژوو نەبووە تۆ شتێکی پێشتێکی باشە ناوەڵە تۆ لە ئەلحەمدوللا هەتا ئێستا بە ڕۆژووی هیچ ڕۆژوو نەشکەنوە ناوەڵە ئەلحەمدوللا ئەی باشە با بزانم کەشی مەکتەب چۆنە خۆشە وڵا باشە خۆشە باشە ئێوە لە ساوا خوێنن ساوا لادێ وەرحاصل تا چەند مەسەرم بۆ نمونە منافەساکەن لەگەڵ ئەوانێکە لە شاراژین بۆ دەرەجا بۆ زیرەکی ڕای چووکەمە لە پۆلێکمی زۆر نینە منافەسە ڕابزانام زۆر دروست نابی منافەسەکە مەبەسمەوەیە کە ئیش لەسەر دەرەجە بکەن لەسەر دەرەجەی زۆر دروست نابی باشە
با لە جەنابش بزانم تۆ لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی وڵا باشە عنی پێشتر سەرتاکەش دەستی پێکە بڕک ناخۆش بوو بەڵام ئێستا باشە باشە تو ئێستا بڕۆیتەوە بۆ ماڵەوە یەکسەر جلی مەکتەبە گۆڕیت و جلیش لەبەرەکە ینی یارمەتی دایکت بەڵێ بێگومان تەبان یارمەتی دەدەین باشە چیە زانی لە ناوماڵە وڵا ئیشی ناماڵام هەموو ئیشەکانی ناماڵەکەین ئەی شیوی دەزانی شیو وەکو بەردەستێک یارمەتی ئەدەم ئەنی شیو نازانم بەس یارمەتی ئەدەم زۆر باشە تۆ لە چەندی پۆلیدا پۆلیدا مەکتەبت پێ خۆشە ئەرەوەڵا خۆشە ینی ئەگە سەرپشک بیانی چۆنەڵی حڕبی لەوەی بڵێم بچیتە مەکتەبیان نەچیت واز لە مەکتەبەکەت ێنی واللهی تا بتوانم نا ئەگەر هەندێک شتێ لە ژیان ئەگەر ڕووبدا لەوانێ وازی لێ بینم ئەگەر ناش تا بتوانم ئەخوێنم ئاساییە بڵم چییە ئەوەی کە ڕووەدا وڵا ئێستاکە من ژیانم پێکینا ژیانی هاوسەرگیری تۆزێک زەحمەتەوی خوێندنەوە ژیانی هاوسەرگیری ئەگەر لەبەر هۆکارەگەر ناچەوە ئەگەر دەستگیرانداربی ئاساییە دەتوانانی مەکتەبەکەش بکەیت بەڵێ ئاساییە زۆر احتیاجە هەتا بتوانم زیاترش ئەویش پشتگیری مەکە کە زیاتر و زیاتر بخوێنم کەواتە واسی لێ بێنە نانەوازی لێ ناین حاوڵی جدی بکە قەنەعاتیش بە ئەویش بکەی باشە نانە بخۆ ئەو قەنەعات بەم نەکە چونکە خۆی مامۆستا ئەو قەنەعات بەم نەکە زۆر باشە با بزانم ناوت بەخێر سارە سارە خان تا چەند ئاسوودەی هەم کە لە ساوە ئەژی و لە ساوە توانای خوێندن هەیە واتە ئێستا ڕەنگە لە هەندێک گوندی دیکە ئەوانەی کە لە تەمەنی ئێوەن لە سون ئێوان ناتوانم بخوێنم چکە وانیا هەیە تا 6 پۆل هەیە 6 پۆل لە بنەڕەتێکە مەسەرم بۆ منە دوایی 7 و 8 و ئەوانەی لێ نییە بەس لە ئێوە تا 12 هەیە وازان وانێ والله تا ڕادێکی زۆر دڵخۆشن کە قوتابخانە تا 12 کراوە و ئەگەر نەکرابەوە تەبی هاتو چۆن کردبە هاتوۆکەش قڕز بوو ئەگەری هەو بوازیان لە هینا بە زۆرە بەس ئێستا قوتابخانەکرای تۆ شکر لە خۆی زۆر ئەوەنە بەرە پێش چوە باشە بابزانم ئێوە تا لە ناو هاوڕەکانتانە تا چەند باز لە سەرپۆش و حیجاب و ئەواکەن کە ئێوە بە هەتا بەردەوام بن هەم بە ماشەڵڵا ئێستا هەمووتان سەرپۆش بەسەر و حیجاب ئەندازەیەک حیجابن تا چەند گرنگی بۆوادەن بیری یەکتریەنەوە کە بەو شوێ بمێنن والله تا ڕادێکی زۆر چونکە حیجاب تاجە لە سەریە نابینتە خوارێ ئەو کەسی حیجاب ناکە لە دین دواکەوتووە لە دنیا لە هیچ نزانی وحیجاب تاجەکە کە نابیت کەس بینتە خوارێ زۆر بەرەو پێشتوێت ئینشاءالله قوتابخانەش هەموو حیجابەکەنە باڕەپۆشینە لە قوتابخانە ئێوە ڕێز لە حیجابەکەتان و لە نوێشکردنتوان و لە عیبادەتانەکردن مەسەن بۆن منە ئێستا ئێوە پێشەوەی بێنەوە بانگی عسر بوو نوێژی عسر بوو مەسەرەن ئەگەر دەرسی زیاترتان هەبێ ڕێگەتان پێدەن کە لەوێ نوێش بکەن والله جاری وای ڕێگادر ئەگەر امتحان هەبی ڕێگە نادرێ ئەگەر ناش لە مارێکە لۆ ئەوە کوڕەکانیش جێکە کێ لە مەتکەبێ یعنی ئەکە تۆ نیوەڕە ڕۆشتەی جەمعەکەی باڵێ هەندێک جار ئەگە بزانم دەرسم کەم هەبن ئەەکەم ناکەم ئەگەر کەمش زۆر شەبن ئەەکەم باشە بابزانم تۆ ئیشی و کاری ماڵەوە چیە زانی والله زۆر دەزانم بەس خواردن نزانم هەموو ئیشەکە خواردن ئەساسەکەیە ئەو شەکان لە مارێش هاوکاردێک مەکەم بەربەسی داک و خوشکم باشە یعنی دەزانی نانی بکەی بەری ئینشاءالله مەبەست نانی تیریە بەری بە تیرۆک باشە ئافرێت دەست خۆش سپاستانەکەم دەستان خۆش بێت خۆشحاڵ بووم زۆر سپاس عبد الله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته بخير بك سپاس دەکەم خوازانم 6 ساڵ لەمەوبەر من و تۆ ڕسمێکمان بەیەکەوە هەیە إن شاء الله بەێ هەپێکەوە بین إن شاء الله لە قیامەت إن شاء الله هەپێکەوە دەبینینەوە لەو لەش إن شاء الله إن شاء الله محمد الله بابزانم ئەم دارە ئەم چنارە لە دارێکی زۆر بەتەمەنە چێ بابزانم تۆ لەسەر ئەم دارە چی ئەزانی وڵای کاکبوون ئەو دارە هەرچەند بزانم یعنی بابووم با پێشمەوانە نیان دیتە کچکەی یعنی
هەر گەورە بووە ئەو دارە هەمووش پێکەوە بووە نەکەو هاانێ ناوەکەی هابی هەنی سووراتەکەی وچی خۆ بووە بەس لە ساری سێوانە ئاگری بەربوویتە ناوەوە کە بوویتە دوولەت ئەو ئاگرە ناوە سۆتان دیەما هیچک نەبووە قوت بووە لەبەر ئاوەکە لێرە بوو لەبەر ئاوەکە قوتی کردیە تەواو ئەو نەبووە خەرا نەبووە عمری لەوانەیە 150 سار زیاترە یعنی بەکەمی ئەرێم 150 سار 150 سار گەلێک ینی زیاترشە ئەمە دارەشی زۆر جوانە و سێبەری خۆشە و لەسەر ئەو ئاوەیە ئەو ئاوە هەلێرە بوو کانیە کە بەخۆیان لە بنێرە بوو بەس ئەو سارانە ئەوە هەرکشە کە وەکو بە حکمی ئەوەی کە حکومەت ئەو جۆگای لۆ کردین و ئاوەکە کێشا بۆ یەک ئاو تۆ سەرێ گەنا چم ئەوەی نەبووە یعنی گەلێکدا ساران سیان لێ بڕاوە هەنوو بوویتەوە ینی هیچ جار بڕاوە ئێرە سەری بڕاوە سەر باشە ئەو کانیە ناوی چییە مام عەبدوڵڵا ئەوە پێی ئێرەنکانی مامە ساران کانی مامە ساران بەێ کانی مامە ساران باشە کانی مامە ساران هاوێنان وشک دەبی ناحشک نەبووە من نەمدیکمە هیشوبی ئەمە ئاوی بڵێن سەرچاوی ئاوی خواردنەوەی ساوا لێرەیە بەرێ لێرەیە بەس خۆی ما گوند مەشروعمان هەیە ئای مەشروعی خۆینەوەما لێرە شاوینانەوە گەلێک ساردا ئاوی مەشروعتان لە چ بۆ دێ وڵی مەشروعمان لەو لای ددایی گوند هەموویە بە بۆڕیمان لەتێ حەوزمان هێل ناگوندە ئاوی ئەم کانیە حتمما ئێوە بۆ باغداری بەکاری دێنن بۆ باخەکانوانیان بەێ بۆ باخەکان بۆ کاری دینین و بۆ خواردنەوە بەکاری دێنین و یعنی بۆ هەموو شتێک هەتا پێشان مەسەرەن کە بینە و کارە با و ساڵ و شتە نەبوو خەرک هات لەخۆ ئەلێرە جلک و شتانە شت و کۆر و شتیانە لێرە کرد و ئاگریان نەکردەوە کۆریشان لێرە بەرێ بەرێ بووە ئەوشان نەکرد مەسەرەن بکون شتنێ شتی مارێ ئەوانە تۆ بەبیری دێ بە ڕۆژ و ببی هات پێ سەر ئەمکانی بۆ بن ئەم دارەی ئەوە بۆ سێبەر و بۆ فێنکایەتی ئەوان پەدیان سار بیسار ینی زیاترەمە لێرە ئەمە شتە هاوینان گەرم بۆتانەوەوان پسەری خۆدا ئاکرد بە قەلبی خۆندا ئاکرد ینی سرحەت نەکرێگە تێنی بووینە زۆر خۆش بوو هاوینان گەلێک ساردە کاک پەیوەندەوەوە بەخۆی دای بکەن قوربان سەلام عەلەیکم عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵا زۆر بەخێر بێ کاک پەیوەند سوپاس دەکەم هاتوینە پشت گوندی ساوە تۆش مختاری گوندی ساوای مەبەستمانەوە نیە پشتی گوندەکەمان نەگرتووە هەر هاتوینە پشتەوە بۆی ینی شوێنەکەی خۆشە بابزانم ئێستا باشی ساوام بۆ بکە ساوە چۆنە ژیانی خەڵکەکەی مشکیلان هەیە نیانە خەڵک دڵخۆشن لە ساوە گوندەکەت ڕوو لە ئاودانیە گوندەکەت بێ مشکیلەیە ئەوانم بۆ باسکە سەرەتا بە خێراتنتان دەکەم زۆر بەخێر بێن سەر چاوە بەنسبەت گوندی ساوە وەڵاهی تابلێ گوندەکی خۆشە بە ئێمە یعنی لایمە ئەو هایە زۆر خۆشە ئاوەدانە ئیشاڵڵا بەرەو ئاوەدانیە ینی ساڵ بە ساڵ یعنی زیاتر قەلەبارغ دەبی لە خۆی بە زیادی بەهارەکەشی خۆشە و سارە ئیشاڵڵا لە جیان یعنی بەهار ناتوە بەڵام لە گوندی ئێمە بەهارەکەی خۆشە ئیشاڵڵا وتم شکر بێ مشکیلن الحەمدوللا لە خۆی بە زیادبی هەرچی مشکلێنیمانە ئیشاڵڵا بینیم هیچ ئیشوکارێکی ئەوتۆ نییە مەسەلەن ڕەمەزانە یا وەختی ئیشێن هاتۆ جارە بەخوای بە حکمی ئەوەی ڕەمەزانە ئیشەکانیش بەخۆی لێرە ینی باغداری و ئەوانەیە بڵێم ئەوەی هەیە چێر و شتی وهای هەیە مانگا و شتیوانەی هەیە بزنی هەیە ئەوەی تریش بە بڵێم ئیشی زەرایەوە سەرخاڵە بەڵام ئێستا بە حکمی ئەوەی ڕەمەزانە تۆزێک بە ئیشی دیارە لەبەر ڕەمەزانەکەی بە ئیش دیارە ئاو شتانێک کە هەتانە چونکە باخێکی باش لەبەر دەمی ئاوەکە هەیە هەنی لەبەر ئاوەکە کراوە نابنەهۆی مەشاکیل و ئەوانە بەتابەتی کاتێکە وردە وردە لە نزیکی مانجی شەش و ئەوانە باغ ئاوی زۆرتر دەوێ و ئەتر ئاوەکانیش کەمە بنەوە ئاو نابێت بە مشکیلە تا ئێستا لە خۆی بە زیادبی نەبوویتە بە مشکیلە ئاوەکان ئەمە دوو سەرچاوی ئاومان هەیە دوو کانیمان هەیە بۆ باخەکان هاوینان یعنی لە مانجی شەش پێوە دەکەینە نۆبەت یعنی هەر ڕۆژە و بڵێم هەیە دوو ڕۆژی هەیە ڕۆژەکی هەیە ئێجا بە پێی ئەوەی کە باغ و چشتی و هەیە دانەکی هەیە یعنی بۆی دیاری کراوە کاتەکانیش دیار کراوە یعنی برێم
لە 6 بەیانی بۆ 12 نیوەڕۆ 12 نیوەڕۆ بۆ 6 ئێوارە 6 ئێوارە بۆ 6 12 شەو عەفو 12 شەو بۆ 6 بەیانی و کاتەکان دیاری کرا ینی هەموو پێوەی پابەندە بن بەڵێ هەمویان پێوەی پاوەندە بن یعنی برێم بۆ نمونە یەکی 6 دەڵێن کاکە لە بەیانیەوە دەبیتە ئاو دەبیتە بەنۆبەت هەمویان ئینتیزام بە ڕۆژەکەی وە دەکەن پندێکمان هەیە ئەڵێ میریت بمرێ باشتر لە ژینی ئەسیری بەخوای پێم وایە مرنەکەی باشترە چونکە ئەمن و هەیلێکە دەمەوە میر برێم بە عشاری خۆمان پێی دەڵێن ئاغا ئاغەش برێم باڵا دەستە و مشخۆرە و یعنی و دەسەڵاتدارە و بەڵام ئەگەر ئەسیر بوو ناوەڵا بمری باشترە نەوەک ئەسیر بووی ئەم وای لێکی دەدەمەوە جەمان خۆشەوە نیە زێمان خۆشەوە وڵای نییە ئەمە کۆنەگوندە کوێ ئێرە بەڵێ ئێرە کۆنەگوندە بیدایەتی سەرەتای کە ئەو گوندە دروست بووە ماڵەکان لێرە بوونە بەڵام بە حکمیەوەی ڕێگاکەی زۆر ناخۆش بووە و چونە خوارێ هات چۆی زۆر ناخۆش بووە گوندەکەیان نەقلی خوارێ کرد باشە کاک حەیدەر ئێستا ئەگەر من هاوڵاتیەک بم بینەرێکی تەلەڤیزیۆنی پەیام بم بمێ بزانم ساوا لە کوێیە کەوتۆتە کوێوە یا ساوا بزانم ینی بیناسم حەز بکەم بزانم کەوتۆتە چ مەنتیقەیەکەوە تۆ چۆن پێمانە ناسێنی طبعا سا سەر بە ناحیە خەلیفانە نزیکەی 100 کیلۆمەتر لە باکووری شاری هەولێرەوە دوورە و کەوتۆتە سەر سنووری نێوان سۆران بادینان طبعا ساوە ڕوبەری جوگرافیاشی زۆر فراوانە و هەروەها ساوەش چەند تایبەتمەندیەکی هەیە طبعا تایبەتمەندیەکانی ساوە یەکەمیان زۆر کانیاوی سروشتی تێدایە و ئاوهەواکەی زۆر جیاوازە لە گوندەکانی تر و هەروەها طبعا ساوە لە ڕووی با بڵین ئەگەر نمونەیەکی بینینەوە بە خەڵکەکەشی هەر بەعام ئەگەر برێم لە سەداسەدی هەمویان خەڵکێکی میوان دۆستن و هەروە ژینگە پارێزن ماشەڵڵا دینداریشن بەڵێ هەویان هەر حسابی لەسەر نییە طبعا لە گوندی ساوە ئێستا ئەگەر لە ڕووی ژینگەییەوە قسانی لەسەر بکەین طبعا لە ڕووی ژینگەییەوە هەر یەکە لە ماڵی خۆی ژینگە پارێزێکە طبعا لە ڕووی ڕاوکردنی ئاژەڵە چێویەکان و هەروەها بڕینی دار بەڕوو طبعا شێواندنی ژینگە و ئەو شتانە طبعا زۆر پارێزگاریمان لێ کردیەوە هەروەها ڕەنگە زۆر جار تووشی کێشەش بووی بین لەسەر ئەو حالەتانە باشە وازانم ئێوە لە سەر زێی گەورەشن زەیەکەشتان لێ نزیکە ئەزان سەرچاوی زەیەکە لە چۆیە یا سوودتان لەو زێ چۆن بینەوە ئێوە طبعا ئێستا ئەو ڕووبارەی بە لێواری گوندەکە دادێ لە ئاوی گەلی عەلی بەگوو ئاوی بێخاڵ و هەروەها ئاوی باڵەکایەتی پێک دێ ئاوەکان یەکتری ئەگرنەوە و بێرە دادێن و هەروەها زەی گەورەش بە خواروی گوندەکە دادێ تقریبا کیلۆمەترێک لە خوارتر وەڵای زەیەکە سەرچاوەکەی نازانم بەڵام لە تورکیاوە دێ زەی گەورە هەمومان ئەزانین زەی گەورە لە تورکیاوە دێ طبعا زێ و ڕووبار لێرە یەکتری ئەگرنەوە و تێکەڵاوە بن و ئەڕوا تا زەی کەڵەچێ مەشهورە باشە حەزەکەم بزانین دەیەکانی دەوروبەرتان ناویان چییە طبعا دەیەکانی دەوروبەرمان ئێستا لە لای چەپمان ئەوە گوندی کونەسی خوڕە لە پێشمان ئەو گوندانە گوندی ماڵمنەوە هەروەها گوندی بێکەیە لە لای دەستە ڕاستمان گوندی دۆڵە تێسووە لە سەروی خۆمانەوە گوندی گۆڕەزە بەڵام وەکو ڕووبەری گوندەکان گوندی ساوە ڕووبەری جوگرافیا و عقاری لە هەموو گوندەکان زیاترە کاکە محەممەد سەلام عەلەیکوم وەسەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەخێر بێن سەعید چاوە زۆر سوپاس دەکەین با سەرەتا لە ڕەمەزان بپرسیم بزانین وەزع لەگەڵ ڕەمەزانە چۆنە لەخوای بە زیادی زۆر باشین الحەمدولله باشین لەخوای بە زیادی ئێستا تۆ مەشغوڵی چی بووی وەڵڵاهی مەشغوڵی ئەو ماسیانە پرژینی ماسیە برژێنی بەس من بینیم لافیتەکە نووسرا بوو هینەکە فلێکسەکە نووسرا بوو ماسی فرۆشی گوندی ساوە وانە بەس تۆ ئەیفرۆشی یاشی برژێنی ئەش برژێنی واش فرۆشین بە ساخی و بە برژایی باشە ئەو ماسەی کە تۆ سۆریەکەیەوە حەوزە حەوزە لێرە بەخۆ بەخێوی دەکەین
بەس بە ئاوی ڕووبارەکەی بە ئاوی چەمەکەی بەخێوێکەنیان ئاوی سەرچاوی خۆتانە ئاوی چەمەکە و سەرچاوی خۆشن هەیە کەس هەیە لە شوێنانی دیکەوە بێ لە گوندی ساوە داوا ماسی بکە و ماسی بۆ برژێن و بیبە بەلە لە زۆر جار تا شەقلاوە سۆران خەلیفان دەوروبەری بەعام هەتا لای دیناتەوە دێ لای ئاکرێ هەمووی دێن داوا ماسی ساوا دەکەن ماسی ساوا زۆر بە ناوبانگە ئەی باشە تۆ پێم بڵێ ئەو پێکاتانێک کە لە برژاندنیا بۆ تام و خوێەکەی چی بەکارێنی تۆ سەرەتاکە خۆیەکەیە دواتر کەمەک لێمون دەست لەسەر داواکاری مشتریە هەنجیش دەرمانەکە پێی دەڵێن سرکە تەگە ئاوی حامز تێکەڵ دەکەن لە ماسیەکەی دەدەین ماسی ئەبێ بە چەند دەقە ببرژێ ینی ماسیەک بەسەر ماسەیەکی 2 کیلۆیی دەبێت چەندێک لەسەر ئاگر بێ بۆی بە ڕێکوپێکی ببرژێ ماسیەتە لەسەر ئاگری تەنگاوی لێ نەکەین ماسیەکە باشتر دەپرژێ سەروی 40 دقەی ئەوێ ماسی 2 کیلۆیی لۆ پرژان تا تەواو بپرژێ تۆ ئەو ماسیانی کە ئاهان برژێنی زیاتر چ جۆرە ماسیێک بەکارێنی ماسی کاربە کاروی ئەمریکی واتە ئێرە بۆ ئەو جۆرە ماسیە باشە بەێ کە شواکەی باشە بۆ جۆرە ماسیە تۆ پێم بڵێ ئەو حەوزانی تۆ بەکاری دێنی ئەو شوێنی کە بەکاری دێنی هەر بۆ برژاندنی خۆتە یاخود لێرە بە جملەش دەفرۆشی بە معمیل و شتێکی بن بۆ هەولێر و ئەوانە نا بە جملەش دەیفرۆشی نەک باس لێرە حەوزەکان زۆرن لێرە سەرفیەکەین و بە جملەش سەرفیەکەین تا چەند لە بازاڕی خۆت ڕازی والله باشە لە خۆی بە زیاد الحەمدولله باز ئەم جارە لەگەڵ مانگی ڕەمەزانی ئەم ساڵات چۆن والله زۆر باشە الحەمدولله زۆر خۆشە پێم خۆشە تا سارەکەی ئەو وەختەی هەر ڕەمەزان بی ئارێ والله هەندەم زۆر پێ خۆشە بەخۆی خی گەورە سەلامەتی کە یاخوا تۆ پێم بڵێ با بزانم شکر لە مناڵەکان ڕازیت ئەرێ والله الحەمدولله لەخوای بە زیاد بی ینی ئەمن ئەسەر بە خۆمە یەک قسم نا گوشەیەکی نخۆش و نا لەخوای بە زیادی زۆرشانە پێسەر برندم و زۆریانە لێ ڕازیمە و یعنی هیچ زەرەریان لۆ هیچ کەسەچی نییە ئەی با بزانم لەگەڵ دینداریە چۆنن والله الحەمدولله تەگەر الحەمدولله بۆ خۆت ئافرەتێکی دیندار و ئەوانێ بزان من ئەزانە ئەو کەسی دیندار بی هەرچی غیبەتێش لێ بکەن ئەمن ڕەتیە دەمەوە ئەمن زۆر خۆشەوێ نەفەری دیندارم زۆر خۆشەوێ هەر ینی هەر بێغایەت لە ناو جەرجێ منە ئەندەم خۆشەوێ پلکە سەری تەلەڤیزۆنەکەی ئەماکەی سەری کەناڵی پەیام و بانگەوازەکەی بە خوددایە جا لە بانگەواز و پێیام یعنی ئیدی بچتە دەرێ ینی زۆر زۆر پێخۆش نینە ئیلا ئەو هەردوو قەناتم ینی زۆر زۆر ینی زۆر پەدرنە پێم خۆشە قەناتە چی قورعانێش بی گوێ خۆ دەمێ و ینی هیچ قەناتی نەدیکە دەمە ئێغبارێ چونکە ئێغبارش پشەیە تۆ پێم بڵێ بزانم بەرنامەکەی ئەمە بینی هیچ لێ ڕازیت ئارێ والله الحەمدولله ینی زۆر پێ خۆشحالە بم و ینی زۆر 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 زۆرم کەیفێتێ و زۆرشم خۆشەوێ تا چەند ئاسوودەی کە لە ساواژی و مەسەرەن نەچوونە ناو جنجاڵی شار و بۆ خۆتان لە لێرە شوانی لە من مابی ئەو ساوا بە هەشتا سە دنیاە یعنی هەندەم پێ خۆشە ناو ئەو جیایە و ناو ئەو دارانە و یعنی ناو هەواەکی خۆش و زۆر خۆشە الحەمدولله خی گەورە ئینشاڵڵا تاعات و عیبادەتی مانجی ڕەمەزانشتان لێ ئامین ئارەبی لە هەمولان پیرۆز بی لە هەمولان قبول بی یا ڕەبی پاراستی خوای بن خوای گەورە و بپارێزی یا ڕەبی سەخوای گەورە و هەر وەسە بێخی ئینشاءڵڵا هەر وەسە شوتێخی ئینشاءڵڵا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير بي. جرب بزانم لم قرمايا أما مشي لينا ما شاء الله لقى رمضان شوني. والله باشين الأخوي بزياد بزور باشا. عسيت النابئ وانا لزو خريق بنو أو أنا تشش لنا أنو عزيتو مشغول بونا. نا حزم نتشش لنا أنا زور. باشا. تشيل لنا أو بيز أحمد. والله كوديا. أو كودية شونا بكلاوية بيت. بله بس أيقراني وشكل شيتكي. بس أو شكل. أو هلا قال خواردنا خوريا بج. كفته كان أخبري. هلا كفته. أي وين شيء ترى بيز أحمد؟ أوش دول مية؟ دول. بله. قلامي و سرقة. ما شاء الله. أي أم قوريان شيء. أو نيسكا. لو بدبانجي.
لۆ مزگەوتێ بەری خوا ئەی ئەمەیان چییە؟ ئەمەش ساوارە ئەمەش ینی ساوەر چ عیلاقەیەکی بە ئەو خواردنەوە هەیە کە ئێستا تۆ لێ ناوە وەڵا هەر حەز پێکەن لەگەر خواردنی هەبی کەمە دۆنە و گۆشتی هەویان شە تێکەی لەگە ساوار تۆ دوو جۆر کفتە لێ ناوە کفتەی سوور و کفتەی سپی بەری کفتە سوورەکە چییە لە چی پێکاتەوە؟ کفتەی سۆر بە گۆشتی هەویانی باشە لێ بنێن ئیسپیش مریشکە ئەی ئاوەکەی چییە؟ ئاوی بەسەنە سپیەکە ماستەکەی ڕۆن دەکەیەوە جاترە و پیاز و ئەو شتێک تێ دەکەی تۆزە لە قوڕاوە چێ لە قوڕاوی منتیقەی پشت دەرو ئەوانە ئەو زۆربەی قوڕاو بەکاردێنی بەسەمە کفتەکە بەکاردێنی ئەی سوورەکە چییە؟ سوورەکە ئاو تەماتەیە لەگەر بڕوش و دانەکەشی پیازە و کەرەوزە و گۆشتە و ئەو شتێ دەست خۆش بێ یاخوا بەس ئەو ماستەکە هەموو ماستێکە بێ بۆ ئەو ماستی مانگاش ئاساییە؟ مانگایە خۆی لاندێ شوێن بەس مەڕ بەکاردێن نا مانگام بەکارهێنا من بۆچی مانگا باشترە؟ وەڵا ئیدی باشە بەس خۆ مانگامان هەیە لەبەرەوە مانگە بەکاردێنی تۆ ڕۆژانە ئاڵێ حەزم لە خواردنە بزانم چەند کات ژمێرت دەوێت بۆی خواردنەکانت لێ بنێ بۆ ئێوارە وەڵی بەحکمیەوەی ڕەمەزانە 5 بەری بۆ پارشێویش هەمان خواردن نەخورێ یا دیسان خواردن لێنیتەوە ناوەڵا و ماستە و هێلکێ و خورمە و هێلکێ و ئەو تشتەی دانی یاڕبی خوای گەورە لەش ساخکە دەست خۆش بێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خۆشەویستانم بەم شێوەیە لە دەڤەری سوورچایەتی لە گوندی ساوە بەچێتانێڵین تاکو بەرنامەیەکی دیکە و ئێوارانێکی دیکەی ڕەمەزان هەمووتان بەخوای گەورە هەسپێرین بێتان نەچێ دوعای خێریش بۆ ئێمە بکەن و سپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کا بە درێژای ئەم ڕەمەزانە سپۆنسەری بەرنامەکەی کردوین وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.